وەگۆرەی پەروەردەی خانەقین سەر بە دیالە شەمل مەکتەبەکان خانەقینەکە ناحەی قەرەتەپە ناحەی جەبارە 200 و تقریبەن 50 مەکتەبمان هەیە. ئەمساڵ 9 مەکتەبمان واز کرد، تەجیزمان کرد بە ڕەحلات سەبورات پێداویستی بۆ ئیدارەی مەکتەبەکان و بەردەوامی من. دوێنێ مەکتەبی ترمان واز کرد مەدرسەی ئەو قوتابخانەی هاوکاری لە ئاوای ئەمین باپیر و مەکتەبی ترمان هەیە لە ناحەی جەبارە ئەوەی شەوە ئەبزانم ئەی هەفتەگەی تر وازیەکەی من. وە گۆرەی پێداویستی بۆ مەکتەبەکان بەردەوام لە پەروەردەی دیالەوە بۆمان ئەنێرن، مەسەلەن ڕەحلاتە تا 300 ڕەحلەیان ناردیە بۆمان. وەرشەمان هەیە لە مەخزەنەکەی خانەقین تا ئێستا نزیکەی 800 تا 900 ڕەحلەمان ئینتاج کردی و تەوزیع بەردەوام ئەەکەینە سەر مەکتەبەکان. دوێنێ کتاب بۆمان هات 50 تانکی ئاو بۆ مەکتەبەکان دابین کردیە پەروەردەی دیالە لەگەڵ گوڵاباتە، یعنی هەم بووری هین ئاوە و دوێنێ شەو هەم مەسئولێک هەیە لە پەروەردەی دیالە تلیفۆنی کرد بۆم، وتی سەبورات زەکیە پێڵێن لەگەڵ لاپتۆپاتە لەگەڵ مجەسەمات بۆ مەکتەبەکان بۆمان ئەنێرن. یعنی وەزعمان ڕۆژ بە ڕۆژ وەرە باشیە چییە؟ یعنی کێشەکان ئەوە کەمە کەمە حەلیەکەین. ئێمە لە بیرمان نەچێ ئەی نەخۆشی کۆرۆنە زۆر تەسیری کرد لە دەوام، یعنی دەواممان داخست، مەکتەبەکان دەوامیان نەکرد، پەیوەندی کەم بوو، مەنعتە جوال بوو، ئەوە نەختێ تەسیری کرد. بەس ئێستا ڕۆژ و ڕۆژ وەزعمان ئەلحەمدوللا بەرەو باشیە چێ. تا ئیسا بڕیار وا نەهاتیە بۆمان. ئەگەر بێدیشەوە یعنی مۆزوعێکەوە دەست وزارەی سەحا وزارەی پەروەردە بەس بڕوا ناکەم چونکە تەئکید دەکرێتە سەر وەرگردن لقاح کۆرۆنا.